Hello everyone, welcome back to my channel for another video about learning English. سلااوڕێم بەخێر بێنەوە بۆ چەناڵەکەم بۆ ڤیدیۆیەکی نوێ دەربارەی زمانی ئینگلیزی وانەی ئینگلیزی. For today I'm going to teach you one phrasal verb. ئەمڕۆ phrasal verbێکتان فێرەکەم which has about 6 meaning with different preposition. کەوا ئەو phrasal verbەیە شش دانە معنای جیاوازی هەیە لەگەڵ preposition جیاواز. So if you want to learn this phrasal verb today, you can watch this video at the end. و توش ئەگەر ئەتەوێ فێرین phrasal verb بی چاوەڕێ بکە و تەماشای ئەم ڤیدیۆ بکە تا کۆتایی. هەروەها ئەگەریش ئەتەوێت ڤیدیۆ لەم جۆرەیە ببینی ئەتوانێ سبسکرایبی چەناڵەکەم بکەیت و بۆ ڤیدیۆی زیاتر ببینیت. The first one we have look down on somebody or something. یەکەم دانەکە هەمانە look down on somebody یان something. If you look down on somebody or something, then you think that person or something is less important than you, or that something is not good enough quality for you to use. What that mean in Kurdish? It means ئەگەر تۆ سەیری کەسێک بکەی look down on somebody تۆ بە چاوێکی کەم سەیری ئەو کەسەی ئەکەی یاخود ئەگەر شتێک بێت ئەو شتەیە کوالیتی باش نییە یاخود بەڕادەی پێویست باش نییە. For example, بۆ نمونە she thinks they look down on her because she doesn't have a job. Okay, so ئەو پێی وایە کە ئەوان بە چاوێکی کەم یاخود بە چاوێکی کەمەوە سەیری ئەو کچەیەکەن لەبەرەوەی کەوا پیشەیەکی نییە باشە. So لێرەدا وتمان چی؟ وتمان ئەگەر شتێک یاخود look down on شتێک بکەی یاخود کەسێک بکەی مەبەستەوەی ئەو شتەیە بەڕادەی پێویست باش نییە یاخود بە چاوێکی کەمەوە سەیری کەسێک بکەی. ئێستا چینە سەر phrasal verbi دووەمیان کە ئەویش look after on somebody or something. So if you look after on somebody or something, then you take care of somebody or something by doing what is needed to keep someone or something well or in a good condition. So look after بەواتایشی دێت take care دێ واتە ئاگاداری کەسێک بیت یاخۆ شتێک بی. بۆ نمونە کەسێک شتێک لەلای تۆ جێڵێت یاخۆ کەسێک بۆ منە منداڵەکانی بە تۆ سپێرێت کە تۆ شەبێت ئاگا و لێیان بێ. So example بۆ ئەمە she took after her sister's son واتە ئەو ئاگاداری کوڕی خوشکەکەی بوو. So ئەمە example بۆ ئەوە بوو کە look after کەوا مەبەستمان چییە؟ ئاگاداربوونی کەسێک بە یاخوە کەسێک دەیت بۆ ئەوەی پارێزراو بن بە تایبەتی. So دەچینە phrasal verbi سێهەم. So the third one is look ahead. Okay, if you look ahead, then you think about what will happen in the future and plan for those events. کەواتە look ahead واتە چی؟ ئەگەر تۆ look ahead شتێک بکەیت مەبەستەوەی کەوا تۆ بیر لەو شتێکیتەوە کە ڕوو ئەدات لە داهاتوو و پلان بۆ ئەو بابەتەیە دائەنیت. For example, I am trying not to look ahead to what will happen when he dies. واتە من هەوڵ نادەم لەوەی کە بیر بکەمەوە کە چ شتێک ڕۆدا کە ئەو بمرێت. So وتمان چیان کە تۆ بیر بکەیتەوە لە شتێک کە لە فیوچەرا ڕووبدا و چۆن پلانی تۆ چیە بێت ئەگەر ئەو شتەیە ڕووبدا لە داهاتووە. So ئێستا دەچینە سەر phrasal verbi چوارەم ئەویش look around or look round. Okay, look round. ئەم phrasal verbمان بەواتای چیتێ کە if you look around بی then you try to find something that you want, for example job, by asking different people or by looking in a different places. کەواتە look around بەواتای ئەوە دێت کە تۆ هەوڵەدەی شتێک بدۆزیتەوە بۆ نمونەوەکو ئیش بێ لە کەسان بپرسی لە شوێنی جیاواز بپرسی ئەمە بۆ واتایە دێت و example بۆ ئەمە I am going to start looking around for a new job. واتە چی؟ من هەوڵەدەم یاخود چێکەم دەست بکەم بەوەی کەوا بە دوای
ئیشێکی نوێدا بگەڕێ. ئەمە look around بوو ماناکەی. پێنجەم phrasal verb کە هەمانە بۆ ئەمڕۆ ئەویش look forward to something or doing something. ئەگەر تۆ look forward to something or doing something بی then you feel pleased or excited about something that's going to be happen. So ئەگەر تۆ look forward بی بۆ شتێک یاخۆ کردنی شتێک کەواتە تۆ زۆر بەپەرەوەشیت یاخۆ زۆر دڵخۆشی کە ئەو شتەیە ڕوو بدات. For example, I am really forward to our vacation. کە من زۆر بەپەرۆشم بۆ گەشتەکەمان. ئەستا دەچینە سەر کۆتا phrasal verb بۆ ئەمڕۆ ئەویش look up to somebody. So if you look up to somebody means you respect them and you admire them. کەواتە ئەگەر تۆ look up to somebody بی کەواتە تۆ respect یعنی ڕێز لێگرتن یاخۆت admire خۆشیانت بوێ. For example, he always look up to his parents. ئەو هەمیشە ڕێز لە دایک و باوکی دەگرێ. So that was the video for today was about ئەمەش ڤیدیۆی ئەمڕان بوو کە باس لە verbi lookمان کرد بە چەند prepositionێکی جیاواز بە چەند مانایەکی جیاواز و phrasal verbi جیاواز. So if you want to practice this, you can use this in your daily conversation. ئەتوانێ ئمە لە conversationi ڕۆژانە بەکاربێنیت و practice و ڕاهێنان بکەی. هەروەها you can write down the sentence in the comment of this video. So have a good time. See you next time.